لە ژێر نمەی بارانی ڕەحمەت و کەش و هەوایەکی ساردی زستان دەستەی هونەری ڕووناکی کۆنسێرتێکی هونەری لە ژێر ناوی خۆشماندەوەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ نۆ هونەرمەندی ئیسلامی ساز دەکات و کەش و هەوا ساردەکەی هەولێر لەبیر ئامادەبووان دەباتەوە و بە وتنەوەی سرود و بەخشان گەرم و گوڕی بەدڵی عاشقانی محەممەد دەبەخشێت. لەو مانگە پیرۆزەدا ویستمان کەوا مسلمانانی کوردستان و هەولێر بە تایبەتی ئاودێری دڵەکانیان بکەین بە چەپکە گوڵێکی ڕازاوە بە نۆ گوڵی ڕەنگاوڕەنجی هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی ڕەسەنی ئیسلامی پەیمانی بەردەوامیش بە گوێگران و هەوادارانی هونەری ئیسلامی ڕەسەنینی دەدەین ئینشاڵڵا. بەشێک لە بەشداروانی کۆنسێرتەکەی هونەری ئیسلامی دەڵێن بەشداریمان لەوەها کۆنسێرتێک دەربڕینی کەمترین وەفایە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و لێرەوە بەڵێنی پابەندبوون بە ڕێبازەکەی دووپات دەکەینەوە. درمانگەر بە ئەو ڕۆژەی خۆشەوە پیرۆزبای لە هەم والله سۆزی بمە تاجی بردەکەم بە قوربان والله کوردستان هەم جێکرد هەر کوردەچێت هەر جێکی یادی پێغەمبەر لێ بێت ئینشاءالله. خۆشەویستی و محەبەت ینی زیاتر وای کردووە وەکو یادێک وەکو نوێ بوونەوە لە ناو دڵەکانمان ئینشاءالله ئەو یادانە پێم باشە ینی لە کاتی مەولود نەبەویدا وەکو بڵێن دووبارە بێتەوە وەکو هەستێکی جوان لە ناو دڵمان دووبارە خۆشەویستی بگەشێتەوە. مە حەز ناکەم ینی بەس لەو ڕۆژە ئەو یادە نوێ بکرێتەوە بەردەوام لە ژیانماندا ڕەنگ بداتەوە ئینشاءالله بەڵێن دەدەین بۆ وەفا دەبین بەرامبەر و پێغەمبەرە خۆشەویستە ئینشاءالله. بەڕاستی خۆشەویستی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەندە زۆرە لە دڵم وای لێ کردم کەوا ئەو قڕە نەگرم لە ماڵەوە بەڕاستی زۆر خۆشمان دەی محەممەد صلی الله عليه وسلم بەڵێنم نو دەکەمەوە و هەردەم لە نوێتیشدا ئینشاءالله بەردەوام بنەستە سنەت و ڕێبازی محەممەدمان صلی الله عليه وسلم. لێرەوە پابەندەی خۆمە دەرەبڕم هەرا کارەوە هەر سنەتە بتوانم جێبەجێکەم ئەلحەمدولیلا جێبەجێکن بۆڵکو بۆ لە قیامەتە سوودە ما پێ بکاتەوەکو پێغەمبەر شەفاعەتمان بۆ بکە. لە هەرێمی کوردستان ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی مانگی مەولود هاوڵاتیانی هەرێم بە دابەشکردنی شیرینی و خۆشی دەربڕین و زیندووکردنەوەی سنەت و ڕێبازەکەی پێشوازی لەو یادە دەکەن و ئەم ساڵیش دەستەی هونەری ڕووناکی بە هاوکاری و هەماهەنگی بەشی ڕاگەاندنی مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامی کۆنسێرتێکی هونەری بە مەبەستی دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساز کرد.